واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی محەممەد صلى الله تعالى عليه وسلم. پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم هەندێک لە فتنەکانی ئاخری زمانی بۆ ئێمە باس کردووە کە هەندێک لە عولەما بە نیشانە بچووکەکانی ڕۆژی قیامەت باسییان کردوون. زیاتر لە 90 نیشانە هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردن و هاتوونەتە دی کە ئەمانە صدقی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەیەنن. ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم ڕێگاکەی بۆ ڕۆشن کردووینەتەوە. بە زمانی ئەمڕۆ هیچ کەسێ وەکو ئێمە نەخشە ڕێگەی بۆدا نەڕێژراوە. ئێمە لە ژیانمانە چی ئەکەین، لە چ زەمانێکە ئەژین، دواتر بەرەو کوێ ئاراستە ئەڕۆین، لە دوای مردن چیمان لێیە، حتا سەقامگیر ئەبین لەناو بەهەشتا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمووی بۆ بەیان و ڕۆشن کردووینەتەوە. فتنەی ئینسانەکان لە ماڵ و حاڵ و دراوسێ و مناڵ و ئەولاد و خۆشبەختیەکانی ژیان و ئەمانە هەمووی ئیمتیحاناتن و فتنەن کە ڕوومان تێ ئەکەن. فتنەیەکەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان باسەکە کە لە ئاخری زەمانە ڕوو ئەدا کە پێوترێ فتنەی دووهەیما، فتنە ڕەشەکە، چونکە ئەدهەم لە زمانی عەرەبیە بە معنای ڕەشدێ. یان دووهەیما هەندێک لە عولەمایە دەهمە فەرمویانە لە موداهەمەوە هاتووە، واتە بە پەلە کوت و پڕ ئەدا بەسەر خەڵکی ئیماندارا و ئەکەونە ناو ئەو فتنەوە. فتنەیەکی زۆر زەحمەت لە کۆتایی ئاخری زەمانە ڕوومان تێ ئەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم فتنەی زۆر بە گەورەی بۆ ئێمە ڕۆشن کردوێتەوە و زۆر گرنگە شارەزاییمان تێیە هەبێ، چونکە ئەوە کۆتا فتنەیە لە دوای ئەوە نەسڕەتی ئومەتی ئیسلامی دەست پێ ئەکات، اینجا قودس ڕزگار ئەکرێتەوە. بۆیە زۆر بە هوشیارانە بە تایبەتی لەم زەمانەی خۆمانە کە زەمانی جەبریەت خەریکە تەواو ئەبێ، ئەو مڵکەی کە یان ئەو دەسەڵاتەی کە بە زۆر جیهانی ئیسلامی داگیر ئەکا بەرەو کۆتا ئەڕوا، ئەبێ عالەمی ئیسلامی زۆر لە هوشیارێکی گەورە بێ کاتێک کە باسی ئەو فتنەیە ئەکات. چونکە لە فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم هاتووە سەرەتای ئەم ئومەتە بە نبووەت دەست پێ ئەکات، نبووەتێکی ڕەحمەت کە زەمانی پێغەمبەرگیانە صلی الله عليه وسلم، دوای بە خلافەیەکی ڕاشیدە، دوای بە مڵکێکی ڕەحمەت، دواتر مڵکێکەوە بە زۆر داگیر ئەکرێ، دواتر مڵکێک بە زۆر ئەسەپێنرێ بەسەر خەڵکە. لە دوای ئەمەوە فتنەی دووهەیما دەست پێ ئەکات. طبعا فتنەی دووهەیما نزیکە لە فتنەی سەڕائەوە. دەرسی پێشوو و تاری پێشوو هەندێک باسی فتنەی سەڕائمان کرد کە ئەمڕۆ لە چ خۆشگوزەرانێکان و ئەمە هەموو فتنەی و ئیمتیحانە. فتنەی دووهەیما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: لا تدع أحدا من هذه الأمة إلا لطمته لطمة. لآخر زمانة أم فتنة كرومانتي إكا أفرمي هيج كسيقنية لم أمة إلا بشق لم فتنة برك أو ده تندة إلا الزليق لزلكاني أم فتنة وأم امتحاني بركة تحقيق كريتو خوشويزة فرمي لآخر زمانة مالك نامن فتنتين الروا ومروفيك جنامن لفتنة دوهيماء كبجورك لجورة كان أم فتنة برنكوي هموما زليك أم فتنة من برأكوي. أفرمي أم فتنة زور درجة أكيش لنا أمتها حتى وهاي لي كلما إذا قيل انقضت تمادت عليها نجاة بولم فتنة دس بأكات علي أم شرك وتعيبي هاتو دس بأكات. زمنك فتنة دوهيما وفتنة رشكا إنسان إيمان دار دين داريتها زور قرس أبيه. بوي أفرمي يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا، كسك بياني أكاتو بإيمان داري إيوارا أكاتو بكافري أو اندز زحمتي أبين كأما خالك زور مهمة أما إيمان دار هشيرانا ما ملك يعني لآخر زمانة كفر أو اندل ما نو نزيك أبي أقاتا مستوايك أو ممكنة بربيان تو إيمان دار إيوارا كافر بي. بوي إنسان إيمان دار لآخر زمانة أبي زور دعاء كأخوة إيمان مسلامتك فتنة نخيطة نو إيمان مو إيماني خوت سپاردەی خواکەی جوانترین شتێک جوانترین منەتێکی خوا بەسەر ئێمەوە ئەوەی ئەم گەلە
ئیمانێکی زۆر جوانی وەرگرتووە ئەو ئیمانە لە چنگت بچێتە دەرەوە چی حاڵێکت ئەبێ ئێمە ئێستا هەرموو ئەو بارە کۆمەڵایەتیە جوانانەی لە میلەتی خۆمانە ئەبینین هەمووی بۆنی پێغەمبەریانە صلی الله عليه و آله ڕواکەن کە سەر قەبرانێک ئەبینی یا مردوویەک ئەبینی بە دەوریەوە خەڵک جەم ئەبێ نەخۆشێک ئەبینی خەڵک سەردانی ئەکا مناڵێک لە دایک ئەبێ و حیوانی بۆ سەر ئەبڕێ و خەڵک دەسە جەم هەمووی ئەوە بۆنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە میلەتەی ئێمە والله لە شاشەکانەوە کە فەقیرێک ئەبین و فرمێسێک بە چاو تا دێتە خوارەوە ئەمە بۆن و بەرامی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم کە لەناو ئەم میلەتەی ئێمە ڕەگی داکوتە و ئەم جوانی و جەماڵی و ئەم مەحەبەت و خۆشەویستی و کۆمەڵایەتی لەناومانە هەیە ئەبێ زۆر ئاگامان لە ئیمانمان بێ لەناو ئەم فتنەیە بەیانی و ئێوارە ئەبێ هوشیاری ئیمانەکەت بی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەیانی و ئێوارە دوعایەکی ئەکرد ئەی خوایە لا تكلني إلى نفسي طرفة عين بأندازي تشاوتور كان نمديت دسي خوم اشتكاني من لدسي تو يا أبي لزمني دهيمايا منافق زور أبي خوي عادة جهاني إسلامي كاتي منافقي زور أبي كدا صلاتي هبي لزمني دهيما دا صلاة نيو بلا نفاق زورة بوي أبي زور دعاء كإنسان إيمان دار خويا للنفاق بمبارزي لمنافقي بمبارزي في غمري خواه صلى الله عليه وسلم دعاء كدو اللهم إني أعوذ بك من النفاق خواه بنام بدأ إلى النفاق بوي أبي زور هشيارانا ما ملكين وتأتي لم زمنا أفرمي حتى لفتني دهيما أواي لي بري نفاق شانازي أكن من نفاق يعني جاء ابنه حتى صار الناس في فسطاطين وكو دو خوتي لي خوتي فسطان النفاق لا إيمان في جماعة منافق كان جاء ابنه هيج إيمانك يعني تانية إيمان دارنش كو ابنه يك نفاق يعني تانية هل لم زمني دهيماء جن زور أبي في غمري خاص الله عليه وسلم أفرمي ويقاتل الرجل فيها لا يدري على حق يقاتل على باطل إنسان لم كاتا جن أكا بلام نازاني لسر حق يا لسر باطل حل أخوه تيأتي الرواء أفوتي نازاني جن كان جيهان بوشي الرؤى دم هو كاركي شيء لو بر جيهان أو بو أم بر جيهان شر أجاب دروسه بإنسان نازاني بوشي هو كاركي شيء كي بو تشخ ما خيه كمي وشانو أو أجري دروس كردو عالم الجيهاني برو تياتون برد بو إيمان داران أم فرماشتاني پیغمبري خوا صلى الله عليه وسلم لا يكبو ترساندنا بو إما هوشيار بين لا يخترج مجدية لهمو دانيك لمانا پیغمبري خوا صلى الله عليه وسلم رقا چاري بو دانا إما لزمني فتنة دهيمات شي بكين تنها دوشت فائدة لأكي لغيري أدوشت السود ورناقرين إيمان دار أبا زور هوشيار بي أم دوشت بريتي لوي كإيماني خود رزقار كي أهلي تسكية وتربية بي دائما بسر خوتها بشكي توا من كيم تشيم كردوا أخلاق خرابة كانت بنوسي يك شار سريان كي أخلاق شاق كانت زياتر كي لنا وكوم القوى مجتمعا دوها من شد علم زانسته كإشارتي تياكرا ولا فرماشتكاني بيغمر جانا صلى الله عليه وآله وسلم بو إما بويا زور قرنق إما إيمان دار هشيارانا ما ملكين لقل أم فتنانا دائما أم دوشتمان لياد نتشي هميشه خريكي تربية وتسكي خومن بين قد خود بچاق نزاني خطر ترين شتيق لأمتا أوي إنسان خوي بچاق بزاني بياني من ملام بلين ولا من طواو يتر هيچ منهشتو تو يان أهلي مزقود متفرق كان نجم لمزقود كردو أهلي غيري مزقود بسوك سير كم بيوابي طواو يتر من هيچ منهشتو تو إنساني إيمان دار هاتا أو لحظة أمره خرابترين كد لسر زويا خوي أبينته أشتا ناو مزقوتك ولا هموان خوي خرابتر أزاني كاتك علي اهدنا الصراط المستقيم بدس جمعي يعني خوايا من شايستي أو النم بما حضوريتو طلب هدايتكم بهوي أو إيمان داراني كلا قلمان هداية بدا من شايني أو النم حتى وكو أم تربية وتسكيلة ناختها هبه أم خوب تشوك زانين وخوب تشوك كردنوي نفسي خوت هبه تولى نصرتها يلفتنا كان بارز رو أبي بلام كي خود درخست وخود بچاق زاني وخلقت بخراب زاني اتلويو فتنة كاني تو دس بيك اتبلاي تو ليو دسي بيك كردوا بويا أمتي بيغمبر صلى الله عليه وآله وسلم أمتي هشيارة بتابتي لم زمنانا ككفر لبناي جوامانا نفاق لبناي جوامانا أبي زور تربية وتسكي خومن كي زور التزام كان بدين داري مانا وخواناسي مانا
دینداری ئێمە تەنها ئەوە نیە لە مزگەوتا موسڵمان بین، تۆ پیاوی ناو مزگەوتی ئیماندارێکی جوان و ئەهلی سوژدەی لە بازاڕە ئیمانداری، لەسەر کارەکەت ئیمانداری، لەگەڵ دراوسێکەتا تۆ ئیمانداری، خواناسی ئەەکەی. ئیمانداری ئێمە لە بینی خۆمان و خوایە هەرچی هەبێک ممکنە ڕەب العالەمین لەمان خۆش بێ عەفومان کە. کامەیە ئەو بەڵایی کە خوددا عەفوت ناکە و لێ پێچینەوەی قورست لەگەڵاکە، لەگەڵ دەرو دراوسێتە، لەگەڵ هاو ماڵتە، لەگەڵ هاو زمانتە، چۆن مامەڵە ئەەکەی، لەگەڵ ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، لەگەڵ ئینسانیەتە چۆن مامەڵە ئەەکەی. بۆیە ئێمە زۆر پێویستمان بە زانستی شەرعی هەیە. زۆر کە لە بازاڕەکانمانە دەیان عەقد ئەەکەین نازانین عەقدەکە ئیسلامی نییە، لەوچی عەقدەکە ڕیبەویش بێ هەر پێی نەزانین، کاتێ زێن لە قیامەتە محاسبە ئەکرێن لەسەری. ئیمامی عومەر ئەیفەرموو چۆن ئاەتێ لە ئاەتەکانی قورئان فێر ئەبن، فێری نوێژ ئەبن، لە نوێژە فاتیحەیە بخوێنن، ئەبێ ئاوا فقهی بازار بزانین چا بچە بن ناو بازاڕەوە، بۆی بزانن چ موسڵمانێکی لە ناو بازاڕە، چ خواناسێکی لە ناو بازاڕە. تۆ لە ناو باخەکەتا دەرەکەوێ کەیت، ئەو کاتێک کەس شاوی لە تۆ نییە و مۆبایلە لە بەردەستایە تۆ کەیت، ئەو کاتێک کە هیچ کەسێک ئاگای لە تۆ نییە غەیری ذاتی ئەڵڵا نەبێت، لەویا عەقیدەی تۆ دەرئەکەوێ. ئایا چەندێ بڕوات بە سەمع و بەسەری خوا هەیە و چەرێک ئەزانی خوددا سەمیع و بەسیرە بەسەرتە. هەمومان لە ژیانە تاقی ئەکرێنەوە بە سەرڕا و ضەڕا، ئەنواع داهاتیەتە بەردەست و ئەڕوا، ئەنواع زەحمەتیەتە بەردەست لە ژیانە. تۆ چ پیاوێکی چەندێک خۆت ڕاگرتووە، چ موسڵمانێکی چەندێک بەرز سەیرت کردو و سەیری دینداریت کرد. بۆی لە زەمەنی فتنەکانە ئینسانی ئیماندار هەم ئەبێ تەربیە و تەسکیی بەردەوام نوێ کاتەوە، هەمیش ئەبێ خەریکی علم و زانست و زانیاری بێ، لەعەل ڕەب العالەمین دەروازەی خەیری لێ ئەکاتەوە لە فتنەکان ڕزگاری ئەکە. خوای گیان، ئێمە ئەمڕۆ هاتینە حەزوری یەکێک لە ماڵەکانی تۆ بۆ ئەدای واجبێکی زۆر گەورەی تۆ، دەی تو گەورەی خۆت خوایە لێمان خۆش بە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لە فتنەکانمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین. یا ڕەبی خوایە دڵمان ئەدەینە دەستی تۆ پارێزراوی کە. یا ڕەبی خوایە پەنا ئەگرین بە تۆ لە کوفر، پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق، پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری، پەنا ئەگرین بە تۆ لە ئاشوب و ئاژاوە. یا ڕەبی خوایە دڵمان ئارام کە، خوایە ماڵەکانمان پڕکە لە ئارام و ئاسایش. یا ڕەبی خوایە وڵات و نیشتیمانمان پڕکە لە ئارامی، خوایە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پڕکە لە ئارامی. یا ڕەبی خوایە داوات لێکەین بەهۆی گوناهەکانەوە نیعمەتەکانمان لێ وەرمەگرەوە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە خۆت شاهیدی ئەم ئیماندارانی کە لێرە حەزوریان هەیە سوژدەیەکیان نەبردووە لە ژیانە تەنها لە مەقامی تۆیان نەبێ. خوایە دەستی زەلیل دوعایان بەرز نەکردوەوە تەنها لە بارەگای تۆیان نەبێ، ڕکوعیان نەبردووە تەنها لە پێناوی تۆیان نەبێ. دەیا ئیلاهی دوعاکەنیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.